دروشمی ڕێکەوتنەکانی کامپ دێڤید و وادی عەرەبەی قەوارەی زایۆنستی لەگەڵ هەریەک لە میسر و ئەردەن بریتی بوو لە زەوی بەرامبەر ئاشتی. بەڵام بە وتەی بنیامین ناتانیاهۆ ئەوە یەکەم جارە ئاشتی لە بەرامبەر ئاشتیدایە و ئیسرائیل هیچ بازجێک ناداتە بەرامبەرەکەی، بەڵکو دەستی دەگاتە بازاڕە گرنگە ئابوووریەکانی ناوچەکە و پێشوازی لێ دەکرێت. ڕواڵەتی ئاشتی ئیسرائیل و ئیمارات سیاسیە، بەڵام نێوەڕۆکی ڕاستەقینەی ئەم نییە. هەرچەندە گۆڤاری فۆرین پۆلیسی ڕیشەکانی ئەم ڕێکەوتنە دەگەڕێنێتەوە بۆ هێرشەکانی 11 سێپتەمبەری 2001 ئەو کاتەی هێرشبەرەکان لە ڕێگەی بانکەکانی ئیماراتەوە پارەیان بۆ ئەو هێرشانە بۆ ئەمریکا گوێزابووە کە بەرپرسانی ئیمارات بە پەلە داوایان لە ئیسرائیل کردبوو بۆ پێدانی بەرنامەی کۆمپیوتەری و پێشکەوتووی هەواڵگری بۆ کۆنتڕۆڵکردنی هەر گوێزانەوەیکی دراو لە ئیماراتەوە و بە پێچەوانەوە. چاودێرانی سیاسی هۆکاری ئاشکراکردنی ئەم ڕێکەوتنە بۆ چەندین هۆکار دەگێڕنەوە، لەوانە بەوتەی سیفی بارئیلی شرۆڤەکاری ڕۆژنامەی هائارێتسی ئیسرائیلی ئەو ڕێکەوتنە ئەو قەوارەیە دەخاتە نێودڵی ڕووداوەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست، بەوەش دەکرێتە ئامانج بە تایبەتی ئیمارات دەستی تێکەڵە لای کێشەکانی جەنگی یەمەن و لەگەڵ میسر و سعودیە و فەڕەنسا و رووسیاش لە گۆڕەپانی لیبیادا دژی تورکیا کار دەکات و بە هەمان شێوەش پەیوەندی لەگەڵ بەشار ئەسەد ئاسایی کردووەتەوە. هەر بۆیە سەرۆکی تورکیا لەسەر ڕێکەوتنەکەی تەل ئەبیب و ئەبوزەبی زۆر توند بوو، هەڕەشەی پچڕاندنی پەیوەندی دیپلۆماسی لێ کرد. هۆکارێکی تری ڕێکەوتنەکەی ئیمارات بە پێی کاتەکەی خزمەتێکی گەورەیە بە ترامپ و ناتانیاهۆ کە هەریەکان ڕوبەڕووی دابەزینی دەنگی جەماوەری وڵاتەکەیان و دۆسیەی دادگا بوونەتەوە. لەلایەکی تریش نامەیە کە ئاراستەی جۆ بایدن و دیموکراتەکانی دەکەن بۆ خۆپاراستن لە تووڕەیی ناوبرا و بەرامبەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە جەنگی یەمەن و دەزوەردانەکانی ئیمارات لە ناوچەکەدا بۆ ئەوەی لە ڕێگەی ئیسرائیلەوە خۆی لە گوشارەکانی واشنتۆن بپارێزێت. بەدەستهێنانی چەکی ئەمریکا و هەژمۆنی ئیمارات لە کەنداوی فارس و دەریای سوور و باکوور و خۆرهەڵاتی ئەفریقادا هۆکارێکی ترە کە پاڵی بە ئیماراتەوە ناوە بۆ ئەوەی لە ڕێگەی ئیسرائیلەوە نارەکانی بێدەنگ بکات و بە پێچوانەوە لە کارە کودەتاییەکانی بێدەنگ بن لە دژی بەهاری عەرەبی و بەهۆی لۆبی زایۆنستیەوە ناوبانگی لە واشنتۆن بپارێزێت. ئەوەی بەرپرسانی ئیمارات و سیاسەتمەدارانی کەندا و بە هەڵا خوێندنەوەی بۆ دەکەن ئەوەیە کە ئەوان بڕوایان وایە ئەو ڕێکەوتنە پێگەیان بەرامبەر بە ئێران بەهێز دەکات و ئیسرائیل دەبێتە پارێزەریان، کە ئەوەش هەڵەیەکی کوشندەیە لەوەتەی ئەو قەوارەیە دامەزراوە هەمیشەوی سوێدی سوود لە هەمووان وەربگرێت و ئەو سوودەش بێ بەرامبەر بێت. هەروەکو پێشتر دەوترا ڕێکەوتنەکانی ئاشتی ئابووری میسر و ئەردەن گەشە پێدەدەن، هەروەها ئێستا لە خراپترین حاڵدان، بۆیە ئەو قەوارەیە دەیەوێت پانتایی گۆڕەپانی جەنگی خۆی لەسەر حسابی وڵاتانی ناوچەکە فراوان بکات و لە پەنای ئەو وڵاتانەوە ئێران و تورکیا بکاتە ئامانج. بۆیە لایەنی ئەمنی ڕێکەوتنەکە زیانی گەورە بە ئیمارات دەگەیەنێت کە ئاسایشی کەندا و بخاتە مەترسیەوە، هەروەکو دەرکەوت ئەمریکا لە موشکبارانی نەوتی سعودیە و لە کارخستنی نیوەی ناردنەدەرەوەی نەوتەکەیدا بێلایەن بوو. ئیمارات بەرگەی هێرشێکی لەو شێوەیە دەگرێت ئەگەر تاوەرەکان و شوێنابووریەکانی بکرێنە ئامانج، ئیسرائیل لە پێناوی ئیماراتدا خۆی دەخاتە جەنگێکی ڕاستەوخۆوە. زۆر دوورە ئیسرائیل قوربانی بۆ ئەوانە بدات کە استراتیژی قەوارەکەی بەکارهێنانیانە بۆ خزمەتی هەژمونەکانی نەک بە پێچەوانەوە.